سڵاوی خۆی گەورەتان لێبێ ئەم کاتتان باش لە پۆدکاستێکی تایبەتە لەگەڵتانان لەگەڵ پورعتاوی زۆر خۆشەویست کەساتیەکی جوانی شاری سلێمانی کەساتیەک کە هەمیشە بەجلبەرگەکانی دەیناسیتەوە یعنی ئێمە 241 ساڵەی سلێمانیمان تێپەڕان سلێمانی 241 ساڵە بناقی دامەزە هەچە هەندێک ڕابۆچوونی جیاواسەیە ئێمە دوای قسەی لەسەرەکەین بەڵام ئەم بەرنامەیان تایبەتە بە یادەوەریەکانی سلێمانی و جلوبەرگ و ڕەسەناتی و خواردن و کللتوری سلێمانی و لە کۆنا چۆن بووە تاوەکو ئێستا و بەراورد لەگەڵ ئێستا تاوتوی هەندێک بابەتی ترەکەین لەگەڵ پورعتاویان زۆر بەخێر بێ. زۆر سپاسی بەڕێز دەکەم تەندروستی چۆنە ئەحواڵە دەنگ و باسە. سپاسی بەڕێز دەکەم الحەمدوللا لەخوا بەجیا بێ شکر باشم یاخوا سەلامەت بی. کوڕ و کچ لەگەڵ تا ماوەیان؟ کەسم لەگەڵ نییە کچم نییە 5 کوڕم هەیە دەشیان لە خارجێکیان لێرێ ئەوش ماڵ و حاڵی خۆیان جیا من بە تاقی تەنیام خۆم وا مرتاح و ئیسراحەتم. هەر لەش ساغ بێت تەمەنە چەنە لە ساڵی چەند لەدایک بووی؟ 1940 لەدایک. لە چ گەڕێکێ؟ گەڕێکی چوارباغ لە بنەماڵەیەکی فەلاحم لە چوارباغ لەدایک بووم. 4 خوش بووین لە منەوە و تاقیگایەکمان هەبووە. ماڵی حاجی فەحوڵا لە چوارباغ ئەوە مەشهورن و باخەوانیش بوون هەر فەلاح بوون بنەماڵەیەکی فەلاح و باخەوان بووین. ینی باخەوانیتان کردووە لای هەر لە سلێمانی؟ باڵی هەر لە سلێمانیە. باخەکەی باخی چیتان هەبوو؟ باخی وەختی خۆی سەوزەشتمان نەبووە بەواقع تەماتە و بامی و برنج و گەنم و نیسک و نۆک و چەڵتوک و ساڵی 100 فەردە چەڵتوک ماڵی باپیرە یان هانێ ماڵەوە منتیقەی گەنم دۆڵیان پێوت و کاکە حمەی بۆن خۆش و ئێستش ئەم منتیقایە هەمووی کراوە بە شوقە و ئەوە هەموو هی ماڵی باپیرەم بوو هەموو کرابوو بە باخ و مامەکانم بە باوکمەوە 4 بوون 3 مامەم هەبوو ئەیان برد بەڕێوە و ئیشەکەیانە کرد باوکشم لەگەڵیان نبوو. ڕاستەکەیت ئەو ساڵە با بڵێن ئەم ساڵانە و ساڵانە ینی ئافرەت و پیا و هەروەکو یەک ئیشیان نەکرد لە دەرەوە ینی ئافرەت بە تایبەتی ئیشی ماڵەوە شێ کرد و لەگەڵ یا ئیشی دەرەوەش یەکێ لەوانە خوشکە گەورەکەم بوو دایمە ئیشی دەرشێکرد لەگەڵیانە پوریەکەم هەر لەگەڵیانە بامێڕنیە کرد ئەچۆ و دەشتا چی ئیشێکی ژنان بیکراوی ژێکردن بەڵام ئەوانی کە زۆریان ناهرە و دوانە زۆر ینی ئەڕۆیشن بۆ دەش و دەر بتکە بامێڕنیان هەبوو کۆڕکێشیان هەبوو شوانیان هەبوو باوکی خۆم لە پێش هەر شوان بۆ شوانی ماڵی باوکی بووە لەبەر باوکم زۆر وریا بووە دەنگێکی زۆر خۆشیشێ بوو چونکە شوانی کردووە فێری شمشاڵێک بوو یعنی شمشاڵێکی لێ لە شمشاڵەکەی قالەمە ڕەت و خۆعافیان کە یعنیکایەکی گرانەتای بگرت تا خاستە نەنکەم ئەیگو بێنە با ئەو شمشاڵەکەم بۆ لێ من چاگەمەوە ئەوەنە خۆش لێیە بەداخەوە سێدەشمان ینی وەختی خۆی هینمان کردبوو لە سەر کاسێت لە من ئەتەجەولەکەوە نیە هەموو شتەکانیان دڕان و لێیانە ئەوەشمان لە ناوچوو. ئەی خۆت ئیشتە کرد ئیشی فەلاحەتی لە ماڵەوە ئەڵێن لە ماڵێکە ئەڵێن دایم کەسێکی تۆزە تەمەڵ هەیە لە ماڵەوە ئیشەکە و ناچێتە ئیشی دەرەوەی ناکرد تۆ لەوانە نەبووی؟ وەڵاهی من چکە لە بەرەوەی تەلەبە بووم و بە تەلەبایەتیەوە خەریک بووم تاقە با ئەوەش بڵێم باوکم 2 کوڕی بە 3 ڕۆژ مردبوو تاقە منی مابوو بەدەست و دڵی ناهاو یەک جار بردمی بۆ دەشت خەرمان هەڵە گیرا خەرمانی چەڵتوک ئەو هێنیانە کرد ئەوانەی کە بەشیان تیا بوو هاتن وەکو شێخ بەهادین و ماڵی حاجی سیاغاش بەشیان هەبوو لەو عەرزە خەمریانە کردیانەوە خەمەڵ کە منیان برجارێک حەزم لێی بوو جاتر ڕۆژە برنج و بامەیەکی خۆشیان بۆ هەموو کرێکار و سەپان و هەموو لێنە زۆرم حەزێ بۆکو سەیران وابوو چوم 2 پشکێک پێوە یام ئیتر تۆبەم کرد باوکم شێت بوو یعنی تی بە حیاتی نایڵم بێتەوە دەشە 2 پشکە بەم لێەوە بۆشە بۆ بەنی عمالیتر نەچیتەوە بۆ ئیشی نەوەڵا هەر دڵ حەز لێ بوو لە ئیشی دەرەوەیان حەزمە کرد بم بەن وەکو گەشت و لەگەڵیان نابم پورەکانم جادار ئەچون بۆ گەشت و ئەچونیان پەڵپینیان هاان و سەوزە و شیانە هاانی بامیانێنە ئەم بوو لەگەڵتانیان بەس بە خواردنکم و باوکم نێهێشەی بوو باکەڵکیەوە نایە ئەو ئەم جارە مار پێوەیە نابێ بڕۆ قنیانێش بڕۆم حەزیشم لێ بوو. ڕاستەکەیت
خۆلەشی ساغ بێ قوربانی تۆ. ئەم جلانەی لەبەرتایە بیری ژنە کۆنەکانمانەکەوێتەوە بیری دەستوری نانی قەیمی سلێمانی و ئەو ئافرەتانە ینی لە وێنەکان کە دەبینی ڕێک وەکو ئەمە دێتە پێشاو. ئەمە جلانەی لەبەرتایە چییە ناوەکانیان و پێڵێم من ئەم جلانێک کە لەبەر باوکم هەش خوشکی هەبوو هەمویان دزی کوردیان لەبەر ئەبوو ئاوە سەر و بەچیانە بەس دایکیشم و نەکیشم و ئامۆژنەکانیشم ئیتر من هەر لە مناڵی و خولیای ئەو جلانم هەبوو هەجرێکیان بۆ ئاجری کوردیان بۆ بکردما بۆ هەموو مناسبە بۆ حتا لە مەکتەبە هاتمەوانێت تەلەبە بوو جری کوردیم لەبەرەکرد مامۆستا بووم هەر لە مەکتەبە هاتمەوە جلەکانم هەڵاسی خێرا جلە کوردەکانم لەبەرەکەتر ئەو خولیای بوو لە دڵما بوو هەر حەزمە کرد هەر تۆ وابوو یا خەڵکی تریش نەوەڵڵا بەس هەر من وام ئەو کاتە بەڵێ خوشکەکانم جلی کوردیان لەبەرەکرد پورەکانم دایمە جلی کوردیان لەبەرە کرد دایکمان و نەکمان هەر بەم سەر و بەسەوە ئیشیانە کرد بەس شتی پێوە نەبوو هەر سادە بوو یعنی لاگیرە و ئەم شتانەی کە من بەسووە ئەوانەی لەگەڵان نەبوو سادە و بەیانی هەڵەسان سەریانە بەس ئەنجا دەستیانە کرد بە ئیشکردن و بەخوات دۆشاوی تەماتیانە کرد ساوەریانە کوڵان سەمەنیانە کرد جلیانە شت بەدەست هەموو شتێکیان بەم جلە کوردی و سەر و بەسەوا کرد نیانە گونابێ و دەستی ناگرتن و ڕێی لێ ناگرت کەوایان لەبەرە کرد کەوای لۆکە بوو ئەو سایسە من کە لەبەرم نەکرد کەوای لۆکە بوو زۆر شتێکی جوان بوو کەوای لۆکیان لەبەرکرد بۆی لە زستانە سەرمایان نەبێ ئەو کەوا باشی بێ بۆ هەڵیانە کرد کۆڵوانەیەکیانە کردە کۆڵ هەمویان تێ کرد و بۆ ئەوەی نەکەوێتە عەرز و تەڕ نەبێ لە کاتێ ئیشێکی وایان بکردا ئیتر هەر لە ناو ماڵە جلی کوردیان لەبەرەوە منیش سەر و خولیایم هەیە هەر لە ماڵیشتا لەبەرێکم خۆلەش ساغ بێ باسم نەکرد ئەمانی کە بە لەبەرمایە جلی کوردی ڕاستەنی کوردایەتی ئەمە یەکەم ئەمە کراسش یەکراچیشی تەبیعی لە ژێرەوە بێ دوایەوە ئەمە هێلەکە لەگەڵەیە ئەمەش کەوایە کە بێ بە سەریا بێ ئەمەش من سرم بەسوە بێ دەسماڵی لەگەڵ بێ ئەمە دەسماڵە ئەوە دەسماڵە کە ئەو دەسماڵە نەبێ فێست و شتەکەم ناوەسێ لێ دەکەوێت بەسراوەوە بەمەی بەسراوە بەسەرەوە لێرە قوڵفێکیدا لە من بەستووە اینجا ئەم فێستە ئەمە فێستەکە بەسەرمەوەیە کلااو کەیکەیتە سەر بەس فێستی پێڵێن بۆ جلی کوردی دوای ئەوە هەندێ گێل گێلە و مێل گێلەش ئەو بۆی دەنگی بێ نەوەڵاڵێ گۆرانەکەی گێل گێل ئەمە ژێلی هەر بۆ جوانیە دەنگەگات وەکو ئاوازێک وەکو موسیقایەگات ئەجا ئەمە لاگیرەیە بەس من هەمووی تەنەکەی بە ئەوەز بزانن بڵە کەس نەیە بڵێ ئاڵتوونەها بەخواتە نەگە ئەمە لە ئاڵتوونیشمە بوویتر لە ناوەچێ ئەمە لاگیرەیە ئەمە ژێرچەنەیە جا ئەم ژێرچەنەیە ئەمەیان موروشین ئەمە هەری دایکمەی وەختی خۆی خوافیکە ئەمەش بۆ جوانی من لەگەڵ ماداناوە بۆی جوانتر بێ ئەوەی کە کڵاوەکە نەکەوێ ئەمە بۆی کڵاوەکە ڕاگیرکە هەم جوانێکی ژا بە شکلی دەموچاوەکە بەڵێ ئەبێ لەگەڵیا بێ ئەم فێس ئەم چەفتەیە ئەمە چەفتەی سەرە ئێستا کە بەسوومە گوڵنکەکانی پێوە ئەگەر ئەوە نەبەسی کڵاوەکە ناوەسێ بەسەرتەوە ئەوە چەفتەی سەرە چەفتە شەهی کۆڵ ئەوەش دەتوانی بیکەیتە کۆڵ و بیستم بیکەمە کۆڵم بەڵام تر جلەکانی ئەشادە بۆیە زۆر سەفتەی کۆڵی شێ لە کۆڵیەکەی ڕاستە ئەو تەنسیق و دیزاینە خۆتان ڕێکتانە خزیە کەسێکە بوو پێتان بڵێ کەس بۆی ڕێنەخست هەر خۆتان ڕێکتانە خست کوڕێکی دیزاین هەیە سپاسێکم زۆریشی خۆشەم لە ئێرەس ئێستا هەیە ناوەکەیم بیر شوێتەوە هەموو جارڵی چێ بۆ دەستمە خوا خۆم ڕێکێکم هەمووی تەنسیق وڵای خۆم بەرایەکە چیم بەدڵ بۆ حەزم لێکراوە لە بەرێکم قەتیش دلدانانێ مەرەو دەقەیەچم دەسە بەجرەکان و لە بەرێکم ئەوە نەم جل هەیە خۆشم نازانم بەڵێ خۆی ئەو کاتە ئەڵێ ژنانی عنی کراس و فەقیانە و پشتێن و شەدە و کڵاو و دەسماڵ و ئەمە فەقیانێ ئەمە فەقیانێ ئەوەش دەسماڵە ئەوەش کڵاو ئەو کڵاوە فێ ئەمە شەدەیان پێ ناوت جاران شەدەی بەڵێ بە شەدەیان پێ و بەڵام ئێمە لە سلەیمانی پێمانەوە چەفتەی سەر چەفتەی سەر بەڵێ چەفتەی ئەمە چەفتەی سەرە چەفتەی کۆڵی شێکرێتە کۆڵ بەڵێ ئەم شتەش ناوچوانش کەی بەسی بۆی سەر و تونگ بکە کە دانەوی تۆ ئەم سەری هەڵەپەڕیا ڕۆیە ئەشتێک وێ نەکەوێتە خوارەوە بەڵێ زۆر جار ینی قماشی گران بەهاش هەر ینی بەکارە هەندە مەسەنە هاوەکو حەریر و
مەخمەل و ئەوانە کە بەکار هاتوون خۆی لە زۆر قماش هەبوو بەس کەم بوو بەڵام حەریر هەبوو کڕنەک هەبوو ئاسان دەستەکەوت شاڵ هەبوو وەڵاهی بەپێی ئیمکانێتی خەڵک دەزەکە و ئەوسا دوکانی بازرگانی نەبوو کۆڵژێر بە کۆڵ شتەکانی ئەجێڕا و ئیهانی ماڵان من چەند کەس هاتۆتە ماڵم دایکم کۆڵەکەی کردوت حەزی لە چێ لەوانە هەڵبژێرە ئەوەی ئیمکانێتی وایە شتی ئەکڕی ئەوە ئیمکانێتی نەبووایە کەمتر باوەڕەکەی بیرمە خوشێکم کراسێکی دانتێلی زۆر ئێستا هاتۆ بەڵام بەو نەوانە ئەوەنیان خەڵک بردی بۆ شاویشت دانتێلیان هەزڵ کتکە نەبوو خەڵک هەمووی بیکات ڕەفیقەی بەدۆی گوتخوابا لە بەریکەم بۆ ئەو شوێنەوە یا بە هەمویان یعنی شتەکان کەم بوو بەڵام گرانیش بوو بۆ واقع خەڵکش پارۆ ئیمکانێتی نەبوو بەڕاستی تۆزێ ماڵی باوکم دەوڵەمەند بوون بەڵام باوکم نە باوکم وەکو باپیرم چکە جیا بوو بۆ باپیرم زۆر دەوڵە من زۆر یارمەتی باوکمی کەما چکەی خۆدیشی خۆ بکەتەوە ماڵ خانوو ماویتە تێ و ماڵ و حاڵی خۆ جیا کرێتە بەڵێ خۆ مناڵەکانە بەخۆ بەڵای ترێ مەشکور چوار خوشک و برایە بووین باوکم زۆر بە خزمەتی کردوین زۆر هیلاک بۆ پێمانەوە بەڕاستی ئەو ساوا بوو پیا زۆر هیلاکە بوو ژن ئیشی ناکرد ئیشی ماڵ هەبوو بیکە ئەوەی کە فەلاحیش بوو نێمە بەڕاستی ئەرکمان هەبوو چکە ئەو هەموو گەنمە هاتە ماڵەوە بواە هەمووی پشۆرای و قوڕە شۆر بکرایەوە پشۆرایەتەوە و شکرایەتەوە ساوەر بقڵای و شکرایەتەوە ئیتر هەمووی بکوترای و بەدەسار بە هاڕای نیسک و نۆگە هاتەوە هەمووی یعنی ئێمە بچکە بنەماڵێکی فەلا بوون بێزگە لە فەلاحت مەڕ و ماڵات و مانگا و گا و گۆتاڵێکی زۆریشمان هەبوو یعنی یەکگە لە خانمان هەبوو ڕەمێ 200 سەر مانگا و گاو جۆرەکەی تیابوو بێ ئەمانە شەمووی ئیسیفادەمان لێکە چکە خۆ هەمووی بۆ خۆمان نەبوو لێشمانە فرۆش و لێشمانە خوارد ئەوە باپیرم بۆ ئەسبمان هەبوو یەسر هەبوو کەر ئەمانە هەموو شێکمانێ بوو چکە گەلەخانێکی گەورەمان نەبوو ئەوەی تیابوو باڵە پور عتاو ئەی وەکو بڵێن پیشە دەستیەکان ئەوسا پیشە دەستیەکان چی و چیە هەبوو ینی چی دروستەکرا خەڵک پیشەوەر بوو لە بازار هەموو پیشەوەریەک ئەوسا هەبوو خوشکەکانم کڵاویان نەچنی کڵاو یان کچنی و زۆریانە چوو دارویان بنیان فرۆش لە بازار کڵاو قەزازی ئەم سەرەکەمە قەزازی پێڵێن ئەم گوڵنکانە کرێخ گەڕێکی قەزازەکان ئەم چەفتانیان هەڵە بەس کۆپاندرو هەبوو کە بۆ وڵاخویە سر کۆپانی ئەدوری مزگەری هەبوو مەنجەڵەکانمان هەمووی مس بوو ئەبوو ئەبمان بدا ئەوان بۆیان سپیکری ناوە مزگەر هەبوو خومچی هەبوو زۆر جل بەدڵە نەبوو بۆیان ڕەنگیان بۆ کردی ڕەنگەکەیان بۆ ئەو گۆڕی ترکی وایە حەزێ کرد خامێ برد ئەیکەڕشینیە کرد یا قوماشی کە بەدڵی نەبووە بۆیانە گۆڕی ڕەنگەکەی خومچی هەبوو ئێستا نەماوە بەڵ ئێستا وشانە هیچی نەما بوو چکە لەبەرەوە بە حکمەوەی ئەوە نەشی تازە هاتوۆتە دنیا ئەوە معامل وشت کراوەتەوە لە وڵاتان شمان بۆ ئیتر هەڵ پێویستی بە وشانە نەماوە زۆر حەمام نەبوو لە ماڵی کەسمانە منە تا هاوسەریگیرم کرا حەمام لە ماڵمان نەبووە بەڕاستی چوینە حەمامی دەرەوە حەمامەکەی نووری ماڵی پورمە ئەچین بۆ حەمامی دەرەوە ئەچین ئیتر ژنان هەفتەی جارێ وایە بە دەڕۆژارێ وایە ئەچون بۆ حەمامی تر لە ماڵە لە ڕوحاتەوالێتێ بوو تۆزێ ئاوی شانگەرمەگەر نەچوونە بە حەمام لەوە ئەوە ئیمکانێتی نەبووە چکە حەمامیش بە پارە بوو خۆ بەلاژ نەبوو خۆیانش بەڕاستی ژیان سادە و ساکار بوو خەڵک کەس چاوی لە کەس ناکرد هەمووی وەکو یەکوا بوو ماڵی باپیرم چەند دەوڵەمەند بوون دراوسەکانیش مەروکە وانە ژیان بەڕاستی هەفتەی قوبلێکیان لەوە هەر ئێڵێمەوانێ ماڵی بابێ ئەو هەموو سەڵتوکان و ئینانە هەفتەی قوبلێکیان لە کردیان بە مزارە بوو بە دوو قوبلی باشە بۆچیدا چیان لێگر هەڵیانەگەر فرۆشت بەخۆ باپیرم کە ئەفریقا کردێ کوپەلیرەی لە دواتێ بەدە بۆچیمانە هیچمان بمان تۆزە خۆش بژیانە بوو خەڵق بەس هەر خۆشە ژیان خۆش نەبوو کاتە لەگەڵ ئێستا حەد زۆر سادە بوو سەیرانمان هەبوو ئەچون بۆ کاکەحمەی بۆن خۆش نازانم خەڵق ڕەبێ ئەوەی لە دەور و چوارباغ بێزانێ لەوێ سەیرانمانە کرد یا ئەچون بۆ شەخسەکەی ئابڵاغ یا ئەچون بۆ هێن لە شوێنەکەی لای سەرکارێزەوە
ناوەکەیم بیرچۆتەوە بەخوا ئەچوونە ئەوێ بەڵام چی دەبن لەگەڵ خۆتە سەیران چی دەبن تۆزێ خورما ڕۆن هێلکەی کوڵاو دووسێ قاسپەنید ئەمە سەیرانەکە بوو کە ئەچوی لەوێ ئەو خوارد خەڵک زۆر سادە بوو زۆر دڵخۆش بوو پێگەی کۆمەڵایەتی بەهێز بوو خەڵک بەیەکەوە ئەژیا ئێستا یعنی ئەمەیان حەزە کرد خواخوایان بوو سەیرانێک بکەن بچن هەموو کۆبنەوە بەیەکە تێز لەو دەشتە تۆزێ هەڵپەڕن تۆزێ دانیشن بەیەکەوە قسە بکەن هەموو وەتکەر ئاڕا و ناخی خۆی بۆ ڕەفیقەکەی هەڕێژێ بەڕاستی پێگەی کۆمەڵایەتی زۆر بەهێز بوو سەرتەنورمان هەبوو ماڵی باوکم سەرتەنورێکی گەورم هەموو گەڕێ لەو سەرتەنورە نانێکرد کەس نەبوو بڵێ هەچ کەس پنە و تیرۆکی هانی و دانیش نانی بۆ تۆ کرد بۆ منێ کرد بۆ یەکرد فەرق و جیا نەبوو هیچ لەو ئاشەیەکیانەکە بە حاڵەکە تۆزی ڕۆنیان لێ بایان خوێن قەناعەت هەبوو بەڕاستی زۆر خەڵک ساد و خۆشیاوە و بەداخەوە بەخوا و خۆشیە زۆر کەم بۆ تۆ ئێستا بەڵام هەر خۆشترە شت زۆرە خواردن زۆرە جل زۆرە گەڕان و گەشت زۆرە بەڵام خەڵک دڵی خۆش نییە چکە دڵ خۆش بۆچی وایە لەبەرەوە چاولێکەرێکە وای لە خەڵک کردووە من حەزەکەم سیاری ئاخر مۆدێلی لە ڕەفیقەکەم باشترەمە بێ جلەکانم لە ڕەفیقەکەم چاکتر بێ ماڵەکەم لە ڕەفیقەکەم چاکرد هەموو هەر هەوڵێن پێ ناگەین کە پێش نەگەی دڵی خۆش نابێ بەس ئەوسا وەکو قسەیەکی جوانە کرد وتێ باپیرم ئەو مچەڵتوکەی هەبوو بەس یعنی ئەها بنمونە دەوڵەمەندیشم بەڵام پێوەی دیار نەبوو دراوسێش لەبەر حرمەتی دراوسێ و ئەوانە بوویان هەر خۆیان حەزیانە کردووە وەڵڵاهی خۆیان خۆیان بە ئەوەش بڵێم ئەو شتێک کە هەڵیان نەگرت بەشی دراوسێ زەکات دەڵێ هەموو ماڵێک تەنەکە گەنمی بۆ نادن بە برنجی بۆ ئەنادن شتی بۆ ئەنادن ماسی بۆ ئەنادن بەشیان بەڵام ئەیگو خەڵقە وەکو تۆژێ بێت تۆژوکو خەڵقت چاولەوە ئەو گوناحە باخ هەز نەکا کە تۆ ئەمەە هەتە و بەسەرەوانە خۆت داڵکەی یەک زەڕە فەرقوزیانە بوو باوەڕەکەی شۆربایەک دایکم لێنە لە ماڵەکە ئیترە چی خواابێتی کرێچیمانە بوو هەر یەکە دووسێ کەوتێک لە قاپێکەوە بۆیە نادنێگو من بە تەنیا پێ بناخورێ کاسە دراوسێتی هەبوو ئێستا خواخوادی خواردنەکە بیخوا بەشی کەس هەر نازانم بەڵێ ئێستا پورە تاویانی بەنونە دراوسە هەیە 6 مانگە هاتووە بۆ لای مەسەن دراوسەیەتی هەر نازانێ ئەمە ناویچیە ئەوە ئەوەیە کە پەیوەندی کۆمەڵاتی زەعیف بووە ینی ڕەحم و سیلەی ڕەحمەوانە نەماوە چییە سیلەی ڕەحم باوەڕەکەی زۆر کەم بۆتەوە سیلەی ڕەحمەوەیە کەس هەمشەی کەس و کاری بکەی بەنسبەت منەوە من هەموو کەس و کارم هینی باوکی مناڵەکانیشمی خۆم بەسەرەکەمەوە لەبەر ئەوە لە خوێن مایە بەڵام هی وایە بە تەلەفونێک یا ئێستا بە تەلەفونە ئەو سەردان یەکتیمانە کرد شەو خاصەتەن شەو کۆ ئەبووینەوانەیە هەموو کەس و کار لە ماڵی یەکێکمان یەکێک سەرگروشەیە خوێنەوە یەکێک کتێبی شیرین و فەرهادی خوێنەوە بۆ یەکێکە خوێنەوە بۆ یەکێ خاوەر و خورشی خوێنەوە کڵاوێنە ئەکرا ژنان هەڵما خۆیانە کرد مورمورێ نەکرا ئشتی وا ئەکرا ئێستا باوەڕەکەی ئەو شانە بۆتە ئەمە ئایپاتە بەدەستێوێتێ تا خەوی لێکەوێ وەختی هەڵەسێ لە یاخو وەختی نزیکەوەی مناڵەکانی لە مەکتە بێتەوە هاوسەرەکەی بێتەوە فرایز ناکەوێت خێرا دلیڤەرێکی بۆ مانکاوی شەکەی مەسەرەکە بەڵێ ئەو کاتە نانوخوێ چمانایەکی قۆڵی هەبوو ئێمە ئەوسا هەموو شتەکان هین بوو طبيعي بو يعني السلوات مسنبينران نزال نانو خويا چی سروشی بو سروشی چی اما مالی باپیره مالیم گوتالی زورمان نبو حیوان خومان سرمان گوشتک مان خوار قازو مریشکو قلو امان خومان سرمان رمان خوار برنجکه لبر هتاو پیگی برنجی کردی بو رونی هیزه بو ئەم شتانە نەبوو کە ئێستا هەیە بەڕاستی خەیار و ترۆزی و بامێ و تەماتە و نیسکونک هەمووی لە دەشتەکرا هەمووی طبیعی بوو یعنی سروشتی بوو بۆمانە هاتەوە لە ئیسیفادەشی بیەکەیت لەشیش پێزانی بەڵام ئێستا هەمووی بە ماوەدی کیمیایی گەورە کراوە باوەڕەکەی هیچ لە هیچ شتێک نابینی بۆ خەڵک هەمووی نەخۆشە نەخۆشی نەبوو باوەڕەکەی باوکم باپیرم 75 ساڵ عەمری خوای کرد وەکتیان مەزگی مجافاتی کردووە لە سەربانە بووین هەر لە خۆیەوە
ئەمری خوای کردیان مەرجێ نەخۆشێکی نەگرت کەڕەتی بۆ لای دکتۆرێک نەچوو باوکم دانێکی نەکە بۆ لای دکتۆرێک نەچوو بەڵام تایفەکە ئێمە ئەوەمان تیا جەڵدەمان تایتر لەپڕ زۆربەی کتافەکەی من جەڵدە لێیاوە لەبەرەوە هی نەخۆشیش نییە بەخواهی ئەوەی تر تەمەنەکارەوە نەخواوێتی ڕاستە فەرمووی ئەو کاتە بنمونە دراسەوەتی و پەیوەندی خەڵک لە گەڕەکە چۆن بوو چۆن یارمەتەیەکتریانەدا مەسەلەن بە قوربانە بمخوا نەخواستە دراوسێکەکەم تاجێ قەومایە دراوسێ تازەی وایە هەمووی بەشداریەکن نان و چێشیان ئەکرد بۆ ئەو ڕۆژە بۆ ئەو کەسانەی کە تەعزیێبارە بۆی هیلاک نەبێت اینجا کەس و کار و دەور و دراوسێ هەمووی دەستیانە کرد بە ئیشکردن لەگەڵیانە باوەڕەکەی من بڵێم بە ساڵ جلی ڕەشیان بەلەبەر کرد کە مناڵیش بووم بۆ دراوسێکەم بۆ کەس و کار ئەیانگو نابێ چێش لێبرێن سەر تەنور دابخرێ نازان من نابێت کە دراوسێکەمان تازەیەتی زۆر شتی کولتوری زویان ئەهانەوە پێشە ئێمە قەناعەتمانە کرد ئەمان کرد وامانە کرد بەڵام ئێستا دراوسێکەی ئەمری خواکە خۆی بەیانی لە حەفلێ هیچ بەلایەوە موسکیلە نییە ئەم پەیوەندە کۆمەڵاتیانە کەوا کاڵبوونەتەوە عەزیەتانەدا لەوانەیە تۆ ئەمەت بینیوە بەڵام خەڵکی ئێستا ئەویان نەبینیوە چەند ناخۆشەکە ئەوانە زۆر زۆر شێوازە لە ژیان و تەبیعەتی کۆمەڵاتی بێت بەڕاستی زۆر ناخۆشە پێویستە هەموو کەسی تاکێکی ئینسان پەیوەندی کۆمەڵایەتی هەر هەبێت خوا نەخواستە کەسێکی دراوسەیەکی شتێکی لێقم هەست بە یارمەتیانی حەفلە بێ بچێ بۆ حەفلەکەی بچی بۆ ناخۆشەکەی نەچێ بێ بۆ هەمووی بچی پەیوەندی کۆمەڵایەتی بەو شێوەیە بەهێز بێ کەس و کار هیوایەسە پوری ناناسێ باوەڕەکەی ماڵی خاڵ و خاڵۆزا و ئەمانە ناناسێت مەگە لە شوێنان بڵێ ئەمە خاڵۆزای و ئەمە هامشۆ نەماوە هاتوو چۆ نەماوە ئێمە ڕۆشتی ناتوچەی ماڵی کەس و کارمانە کرد زۆر جارمەم نەناڵبووم شەو خەوم لێکەوتنیانانوە لێ بوون تا بەیانی بەیانی هاتبوو شەو ئەچین بۆ لای یەکتری ئەگەر بە ڕۆژەکەش بەوەی ئیش و کارەوە شەوە چوین ئێستا نە بە شەو نە بە ڕۆژ هیچ کەسێ تااقەتی کەسی نەماوە هەر کەس خۆی خۆشەوێ کەسی بەلاوە مهم نییە بەڕاستی ئەوە شتێکی جوانێ پێویستە ئێمە پەیوەندی کۆمەڵایەتی بەهێزکەین بە هەموو خۆشی و ناخۆشیێکی یەکەوە بین چکە هەموو کەسێ لێ یەقۆمێ هەموو کەسێ خۆشیشە بێ و ناخۆشیشە بێ ئەبێ ئەمە پەیوەست بین بەو خۆشی و ناخۆشیانەی کەس و کار و دەرو دراوسێمانەوە باشە بەڕای تۆ پورە ئەتاو لەو پەیوەندە خۆشە کۆمەڵاتی گەرمەوە بۆ ئێمە گەیشتن بەم ڕۆژەی کە ئێستا دراوسێ بمرێ لە ماڵەوە دراوسێکی تر ئاگای لێ نییە هاوکاری یەک ناکرێ وەکو تۆ ئەڵێی خاڵ ئاگای لە برازان نییە مام ئاگای لە بڵێم چی ینی ئێستا جیهانگیریەک پیا بووە ینی بەڕاستی خەڵق هەموو شتێک لە جیهان ئاگۆڕاوە نەبێ هەر لای ئێمە کوردوان نەبوو بە نمونە کورد زۆر ناویەکەها پەیوەندی کۆمەڵاتی زۆر بەهێزبان ئەم تەکنەلۆجیا و ئەمەی کە هاتوۆتە ناومانەوە ئەوە تەسیرێکی زۆری هەیە چکە بەڕاستی تەکنۆلۆجیا زەربەی چەند باشە بۆ گەیاندنی زۆر شت کە پێویستە بەڵام ئەوەش زەرە دیاوە لە خەڵک چکە لەبەرەوە تۆ دایمە خەریکی کۆمپیوتەر و تەلەفونەکەی دەست و ئایپاد و ئەم شانەی ناپەژێتە سەرجاری و ماڵە بووناڵەکەی خۆشە زۆر جار زۆر شەڕی بینی خێزان و هاوسەر و ئەوانە هەمووی سەبەبەکەی ئەوەیە لەبەرەوە هەر خەریکی تەلەفونەکەی تێچیتە بۆ ماڵێ سەیرەکە کوردیەکیەوەی بەدەستەوە بەخێرات نەکا ئیتر ناپەژێەوە لەگەڵ تا دانیشێ دوو ئاڕە دوو قسە چی لە دڵایە چی پێویستە بیکەی چی بکەین باشە ئەمە زەرەرێکی زۆری لیاوین ئەوە پەیوەندی کۆمەڵایەتی کەم کردوێتەوە تێکەڵ خەڵقیش کەم تێکەڵە بێت ڕەحم و سیلەی ڕەحم کەم بۆتەوە کەس و کار تەماع کەوتۆتە بینەوە بەڕاستی زۆربەی بەهۆی تەماع و شتێوە کە کەس و کار بووە ئەوانش شتێکی عیبە ینی بەڕاستی دنیا ئەوە نایەنێ هەموو دنیا بێت جێهێڵی هەموو شتێک لە جێی خۆی بەڵام زۆر شت
هاوسەری ئێستا بەڕاستی بە ئەوەش بڵێم کە ئێستا ئەوسا هاوسەرگیریەکە لە بنەماڵەیەگەها بواە ئەو هاوسەرە و ئەو شنێکاری هەموو کە سوکاری مێردەکەی خۆش بیستایی ویستایە و دایمە لەگەڵیا بواە ئێستا کە هاوسەرگیریەکەی خێزانەکە حەز ناکە کە سوکاری تۆ بناسێ بووە ئەی بۆ کە سوکاری خۆی بناسەی تۆ نەناسێوانە بوو ئەوسا ڕۆحی بەسەر کە سوکاری هاوسەرەکەی دەرەچووکە هاوسەرەکەشی هەر عینەشی دایمە خەسووریە کرد و خەسوویە کرد بەڵام ئێسەوە نەماوە ئەی ئەوە چی بوو مەسەن هەمیشە بووکە خەسوو ئەیان و دایم دژیە کرد وەڵی بووکە خەسوو لە کۆنەوە باوە پێ بڵم لە کۆنە بووک لە خەسووە ترسا واقع وا بوو بەڵام ئێستا خەسوو لە بۆچی ترسایان خەسوو لە بۆچی چونکە ئەیویست کە ئیشێگەکان نەقدی لێ نەگرێت نەڵێ ئەوە خراپەیە وامەکە یان لێی تووڕە ببێ یا دڵی عاجز ببێ یا شتێ بڵێ کە دڵی بچەوسێتەوە بۆیە شتێکی نەئەکرد خەسووی لێی تووڕە بێ مەسەن نانی نەزانێ گوتۆ نان نازانێت چۆن شو کردو یانی گاڵتەی لێکەوە گاڵتەی وا بوو ئەو سایان وەگەرەوەی بێژنگ نەزانێ با یا و نازانم خۆی بە کچەکەش یەوت وانە بۆ بووکە بووکەکە ینی خۆی بەنام و بێگانە ئازانی بە بێگانی ئەزا ئیتر لە ترسی ئەوانە حەزێکە دایمە شت ئەبوو لە بەینا دروزە بوو بەڕاستی بەڵام ئێستا وەڵا لەخوا بە زیابێسە خەسوو لە بووگە بۆچی یعنی ئێستا لەبەرەوە خەسووە بێ بێ دەنگ بێ ئەبێ کەڕ بێ لاڵ بێ هەموو شتێ بێ بەرامبەر بە بووک بۆی هەر بووک لەگەڵ هاوسەرەکەی و لەگەڵ کوڕەکەیان ڕێک بێ و مشکلە دروست نەکە يعني ئێستا ئاوایە بەڵێ وەڵا ئەوە زۆری وایە واقع من ئێستا خۆم باسی خۆم نەکەم لەبەرەوە حەز ناکەم نا باسی خۆت مەکە باسی بەعام بکە تۆ بەعام چکە خۆم بڵێم من بۆ عامەڵێم با ڕێزی خەسوو بگری خەسووەکو دایکی تۆیە خەسووی تۆ دایکتە جیاوازی چییە خۆ خراپی نەکرد کچێکی بۆ بەخێو کردی یا کوڕێکی بۆ گەورە کردی پێشکەشی بە تۆ کرد بۆچی ڕێزی لێ نەگری بۆی خۆ بۆی نانێری خۆ باقی چەکە بچی خزمەتی کەی یارمەتی بەی لە کاتێکا پێویست بوو بچی بەلایە بەڕاستی ئەوانە شێکی جوانە بۆ شخصێتی خۆ بۆ ئینسانێتی خۆ خۆشە هەر ڕاستە فەرمی ئەو کاتە شێوازی ماڵە کۆنەکانی سلێمانی چۆن بوو بنمونە حەوشەی هەبوو ماڵەکان ئێواران ئەها چۆنەڵەی لە حەوشە سفرە ڕاخراوە هەمووی لە دەوریە کۆبنەوە ماڵی براسا و زۆر خۆش بوو ماڵی باپیرم داڵانیان هەبوو چکە خانوەکان 1400 مەتر بوو داڵانێکی دوور و درێژیانە لە چوارباخ بەڵێ خۆی ئاشێکی لێ بوو لە بەردەمیان ئاشێکی لێ بوو ئاشەکەی چوارباخ ژنێکی لێ بوو پیانەوە مەجەی قالە ئەوەی بربەڕێەوە ئاشەکە ژن بوو لەگەڵ بێردەکەیە ماڵی باوکم بەرامبەرەوە ئاشە بوو یەک داڵانی گەوریان هەبوو ئەو داڵانە هەموو ساڵێت تەڕاویانە و تەڕاو شتێ گڵەسپیان ئەگرتەوە و ئەیانە بە دار و دیوارەکە و بۆنی خۆش تازە بێتەوە هێنیان داخت کورە لە بایان داختە و سا بەخوا فەرش و بەڕەوشتی واژ نەبوو هەر لە با و جوێنی داخرا و خەڵق هەموو گەڕک هاتنە و داڵانەدا ئانیشتن ئیتر شتێکی زۆر خۆش بوو بەڵام من چگەت تەلەبە بووم دایکم زۆر ئیزی نام هەر بە عەزلەتەوە جارجارێ بچم لەو داڵانە دانیشم و لەگەڵ پورزاکان و ئامۆزاکان و پورەکانم دانیشم چکە من تەلەبە بووم تۆ بە حکمەوە تۆزی لەوانیشەوە دوور بووم هەر بە سەربانە هەچۆمانەکرد تەربانەکان ڕەبت بوو بەیەکەوە ئەگو بۆ لە مەکتەب تەوەلانەبی ئەجینا زۆر خۆش بوو شایی ئەکرا لە ماڵی باپیرە ماکرا حەوشەیەکی گەورەیان هەبوو حەوشەکەی نیمە ڕووماڵات و گاوگۆتاڵ بوو بەڵام هەموو بەیانێ پاگە کرایەوە خەڵق شایەکە لەویایکرد کە سوکارم و ئامۆزا و پورزا و تیتکزا هەمووی لەویا شاییان کردووە کە خەڵق ناهاو مەنجەڵ و تەشتی ماڵی باپیرم هەیان بووەوەی خەڵق شایی چێکی تیالێنێ ئەمانگو بانگمان کە با ئێمەش بێن بۆ شایەکە يعني نبو خويا بين بانك بانكشيان نكردينا دايقولم ايقول بخوا خوتان بيتان تو باق ماركا يا حزمه بورا كان محزيان ليبو يا مش حزمه ليبو كنا ما نقول قابقه بدي يوم ما نقول ده بانك ما كان يا باش بي خوش بخلات اذا حفله شقا ملايا واشتكي قرقني
ڕاستە ئەی لە خواردنەکان با بڵێن خواردن چ خواردنێکی کۆن هەبوو ئێستا نەماوە و وەڵی خواردن هەموو خواردنیە هەبوو بڵێم نەبوو ماڵی باپیرم ئەوە قوبلی ئەو سا قوبلی لەبری برنج ئێستا قوبلیان پێوت واقع خواردنەکە بۆ نتامەکەی لەبیرت نەکردبێنە کفتەی چاگەکرا من پورەکانم برنجی کوردیمان زۆر بوو وردەکەیان ئەشتەوە یان خوسان و لەگەڵ گۆشت تێکەڵاوێ نەکرد باوەڕێی کفتەیان نەکرد هەر حەسە کردبی خۆی کفتەیان نەکرد شفتیان نەکرد یا پراخیان نەکرد سەروپێ بە زۆری سەروپێ لێ ئەنرا سەروپێ ئەکرا ئەمانە هەمووی خواردن هەبوو بڕێ نەبوو بەڵام زۆر بەو هێنەی ئێستا زۆر نەبوو بە منە لە کاتە ئەکرا لە مانگێکا سەروپێگەکرا لە مانگێکا کفتێگەکرا شفتێگەکرا نە هەموو ساعتێەوە بکرێ چکە هەرەوە نەو دەرەقەدا ماڵی باپیرم 50 کەس بە شوان و گاوان و کۆڵکێش و ڕەنجبەر و بامێڕن 50 کەس دانیشت بوو هەر یەکە دایگەڕم کە چێشی لێنە ئەو گوت شاییە باوەڕەکەی من ئەم گوت خۆزگە ئەچوومە ئەوێت تۆزێ نانم لەگەڵ ئەوانە یەکجار خۆم دزیەوە چوم ئێستاش بیر بە ئەیتە هەت کەس قاپی خۆی بۆ دائەنرا بە قەناعەتەوە دایەنێت بە نانەوە یان خوارد کەس نەیگوو کەمە زۆرە ناخۆشە بێت تامە ئەخبێ خوێ بێ کەس فزەی لێوە نەهات دەی ئێستا وەرە بزانم قەناعەتی مناڵەکەی بکە بە خواردنێک قەناعەتیکە هەر زۆر تووڕەکی ئەچێ فاسفود هەر کات بەدڵی برنج و بامی بۆ لێ ئەنێ گۆشی بۆ لێنێ ئەمە چییە حەزم لەوە نییە دەبڕۆ دیلیڤەریەکم بۆ بانکە وامان فێرکردوون باوەڕەکەی ئەوەش فێرکردنە ئەوەش هەڵەیە ئەبێ مناڵ بەو نەوعەوە ڕانەهێنی چکە ئەبێ مناڵ بوون و نەبوون بزان لەوانەیە تۆ حاڵەتێ بێ نەبووبی یا با فێر ببێ هەموو شتێ بخوا من ئەوە بۆ واقع ئەڵێم یەکێ لە مناڵەکانم ساوەر گێڕایشمەتەوە ئەمە دووەم جارەکەی لێ ساوەرم لێ نان نەیخوارد خوا عافگە باوکی مناڵەکەم تیوان نان نێبی خوارد تۆ نایخۆی ڕێک بە شەکەی خۆی بکرێتەنەکەی خۆڵک وتی هەتا بەیانی یەک کەس پەنجکێ نانی باتی خواتۆ بە ئەبێ بە بەرسێتی سەر بنێتەوە یعنی فێرە بێ ئێستا ساوەر خۆری نەکبەتەکەیە زۆر ساوەرە خوا ئەو سایگو ساوەر خۆری نەکبەتم ئەمە چێ ساوەر کێ ساوەرە خوا وا بوو ئەوسا یەکێ دوان ئاوایە کرد بەڵام ئێستا هەموو شێوەنە زۆرە وەڵی خەڵک لە خۆشیاواکە مناڵ زۆر نازینەی تێ خۆی مناڵ خۆ نازدارە خۆشەویستە بەڵام زۆر نازینەی تێ نا زۆر باش نییە ئێمە شیاری هیچمانە بووکێکمانە کرد لە دار دروستکرا بوو دەمو چاوێکیان بوو کە بەنسبەت بنەوە بەنسبەت کوڕەوە خوڵخولوەکەیەکیانە لێ خوڕی ئەڕۆژ ئەسوڕایە بەگەڕێکەکە ئێستا ئەو هەموو شیاریە هەیە هەر ناچێ بەلاشیە بۆ یەکری هەر پێشێتی مامیشی پێنات ئەوە زۆری بۆریە زۆر و بۆر باش نییە چێژی لێ نابینێت کە چێژ لێ بەو شتە چێژە بینی کە کەم بێ کە زۆر بوو چێژی لێ نابینی یایکێ داوەتە بۆکە بۆ نمونە ئەچیتە ماڵەکەی سێ چوار ناو چێشی داناو برند شلە ئەنماش باشە چێژ لەو چێشتا بینی یەک چلە بێ یەک برنج بێ قەینا دووش لە بێ لەوانێت تۆ فاسۆلیا بخۆی شێکی کە نەخۆی دووش لەو برنجێک و ئەگەر مریشک بوو مریشکی لێنەبانەش بێتێ من یەک عادەتمە ئەو گروپەکەم باشە زانێ و چەند گروپیش لەگەڵما لە چەند گروپا بەشدارم گروپی بزافیاچی خوارد گروپی با ئەمەش بڵێم سالاسیمە و سەرەتان من ئیشتیراکیوانم هەموویە گروپی گاردنسی ئێستا گوڵە نێرگزی پێڵێ هەمویانم فێر کردووە یەک خواردن دروست نەکرێ من ناسم بۆ ماڵی کەسیان ئەبێ یەکنەوە خواردن بێ چێژ لەو خواردنە با بزانی تامی چییە بۆ ئەم هەموو نەوع عەرزی خواردن نییە بۆچی ینی لەبەر عیبێ تۆ نانێ بۆ کردن با بڵێ هەموو شتێک کرد من حەزم لەو شتە نییە خۆشم هەزار میوانە بێ حەزەکەی ئەوە ڕێزگرتنە خواردنەکانت زۆر بێ ئەوە ڕێزگرتن نیە با یەکش بێم ئەوە عرضکردنی خواردنە ئەوە بڵێ کە من هەموو ئەمە مشتاکەم ڕێزگرتن ئەوەیە کە تۆ بانگە کردو ڕێزی لێگرت تۆ بۆی بانگە کردووە قەیچێکەگەر برنج و شتەیەک و مریشکێکی بۆ دانی بیخوا تامی لێ ئەچێژێ یا شەش حەو ناوخوا نازانی کەوتی لەو بخۆی لەو بخۆی لەو هەر مەعیدەشت تێگە هەر هەنێ خەڵکەیە بنمونە ئاوا کە تۆ باسێکی چۆتە ماڵێکەوە بنمونە وتوێتی کورە من چووم یعنی هەر مریشکێک و شلەیەکی سادە لەگەڵ برنجێکی بۆ لێ نابوو ئەمە ماڵێکی زۆر واو ڕستی ئەوە کەوابێ بۆ لای نەفەرەکە نەچوە بۆ خواردنەکە چوە ئەگەر تۆ بۆ لای من بێیت نە بۆ ماڵەکەمێ نە بۆ خواردنەکەی بۆ سەردانی منێ
جا هەچێکی بۆ دانرا ئەبێ بیخۆی یعنی چ پێویستەکە دیوای لەوانەیە قەرزکە لەوانە نەیبێ لەوانەیە بۆی نەکرێ لەوانەیە لە دەستیانە بێ کاتە بۆ پێم لەبەرەوە گەشتی زۆر بۆکردنی ڕێزی زۆر لێنە بەعکسەوە منەوە بە ڕێز نازانم بە ئیسرافێ زانم بەخۆ دەرخستنە زانم یەک نەوع خواردن تام و چێژی لێ بکەیت لە هەموو شێ باشەوە من هەرواشم کردو ئێستا هەموو وامان لێ هاتۆ کەس نابێت دوو خواردن دروستکە یەک خواردنە ئێستا یعنی تۆ ئەم کولتورە پارێزگاری تۆ چیتە مەتەمێک ئەوە مەتەمێگەچی بەڕێزم داوای چیەکەی داوای یەکشت ناکەی داوای 6 نەوە شتەکەی بێ بۆ داوای یەک خواردنەکەی حەزی لە چیە داوایەوەکەی ئیتر بۆ بچی ئەم هەموو شتە بەخەڵە بکەی من حەزم لەوە نیە و ئەو کولتورەشمان گۆڕیوە شکول لە لای کۆمەڵی من ئیتر خەڵقی کە حەزمیەکان پێیان قبوڵە کرد ئەوانەی تۆی ئەوانەی من پێیان قبوڵ کراوە زۆر بە باشی زۆر بە جوانی زۆر دەستخۆشیم لێکەن ئەڵێ کە ئەمە گۆڕی لە ئێمە ڕاستە ئەو کاتە ئەی مناڵ چۆن پەروەردە ئەکرا یان یاریکردنی مناڵ و پەروەردەکردنی منداڵ و زۆر جا یعنی قسەیەکەیە دەوترێ جاران منداڵ ئیهمال لەکرا و خۆی گەورە ئەبوو ئیتر تا دوای ژنیان بۆ هێنا لێ پێچینەوە نەبوو مەسەلەن وا بڵێ باوک بزان ئەی باوکە بووە نێزانی کوڕەکەی لە پۆلی چەنایشتی وە هەبوو وەڵاهی با واقع بڵێن من واقع ڕاستیڵێم ئێستا من تەلەبە بووم باوەڕێکی باوکم نێزانی لە چ پۆلی چەند و چیەکەم و خۆشستەعی خۆتە کرد سوێندتان بۆ ئەخۆم بە مقدەستاتان 3-4 جا کتێب و دەفتەری من دڕاوەی نەچمەوە بۆ مەکتەب واز لە مەکتەب بێنم چکە لە 5 ابتدائیەوە لە تقریبا ئەیانویست بمەن بەژن وا بوو ئیتر خەڵق ئەوسا عقلێتەکە وا بوو ماڵی باپیرەشم باپیان بڵێم چونکە فەلاح بوون هەر زوو ژن بە ژنیانە کرد و هەر زوو کوڕ و کز بە مناڵی ئانا بەسوو من ئەوەم شکان وتم مەحاڵ هەتا مەکتەب تەواو نەکەم 2-3 جا کتێب نراوە لیانیشم خواردووە هەروازم لە مەکتەب نێ مەکتەب تەواو کرد بووم بە مامۆستاش و کە بووم بە مامۆستا خگاڵتیان بێگو بیبەچی ئێستا مناڵی خۆشمان چەندەها دکتۆر و مهندس و ئەمانەشمان تیا هەڵکەوتەوە بۆ من وابوون هەر مەکتەبم تەواو کرد دوای هەموو کەس و کارم هەستانە سەر پێ وتیان ئەوتی بووە وەختیەوەی کە زەواج بکەم وتم بەخوایە سوێنێک بە مقدەساتان بە هەچی بۆنی خزمی لێبێ هاوسەرگیری لەگەڵ ناکەمە بێ لەگەڵ یەکێکا بیکەم کە ڕێزم لێ بگری لەگەڵ یەکێکا کردومە هەر کوڕێکی نەبوو یعنی دەوڵەمەند نەبوو لە چاو ماڵی باپیرەمە یعنی هیچە بەڵام ئەوە ڕێزی یەکتریمان گرتووە لە هەموو بە ئایلەی ماڵی باپیرەشمە بەختەوەرترین کەس بووین لەبەرەوە بەبوونەوە خەڵقی نەوێ شەرنێتەوە هەر دەوڵەمەند شوکا بە دەوڵەمەند با دەوڵەمەند شوکا بە فەقیریا دەوڵەمەندێ فەقیرێ بێنێ بیحەسێنێتەوە خۆ هەرەوە نییە من ئەوە تەجروبەی خۆمە زۆر بەختەوەر بووین زۆر لە ژیانە سەرکەوتوو بووین 5 کوڕیشم هەیە حەمد و سەنا قەت موشکیلەماندا بۆ وەڵاهی جاریوە بە مانگ 1.5 کیلۆ گۆشت لە ماڵمان نەبوو لی نێم ماڵی باوکم حیوانان سەر بڕێ بێزم لە هاتۆ بچم بیخۆم لەوێ وغاویشماتیانە وتمە ناخۆم حەزم لێن هەمانە ئەوە نەنەفسێتم بین بۆ کوورەوتیانە بەخ خوا دوای هاوسەرەکەم کوورە خوا بێگریە تۆ بوون ئەوەی بوتمە ئەگەر ڕاست بۆم بنێرێ بۆ ماڵەوە دەی وەرناگرم لەوێ ئەو کاتە خەڵک نەفسێتی بەرز بوو ئێستا یعنی ئێستا تەماع وای لە خەڵک کردووە سەری لە خەڵ شێوانەوە بەڕاستی ئەو تەماع زۆر خراپە هەموو دنیا هەبێ جێڵی هەمووی جێ بەس کردەوە و معاملەکە و کەیکەی لەگەڵ خەڵخە ئەوە هەر بۆ دەمێنێتەوە تا هەتا ڕاستە پورعتا تو ئێستا لەگەڵ ئەو تربیەتەی کە ئێستا دایک و باوک بۆ منداڵ پەیڕەوی نەخێ لەگەڵ ئەو تربیەتانی غەڵەتە لەبەرەوە ئەوایە باوک و دایکم باش بوو واقع بزانێ مناڵەکەی بۆ مەکتەبە چێت چۆنە با بچێ لە مامۆستاکان پرسی ئەمە چۆنە ڕەوشی چۆنە ئەچێ بۆ مەکتەب ناچێ بۆ مەکتەب یعنی لێپرسینەوە کەم بوو بەهۆی چیەوە بوو بەهۆی دایکەکە حکمرا بۆ دەست دایکەکەش دڵی دایک نەرمە بۆ مناڵەکەی ئەمە پۆشی باوکەکەش لە ماڵ نەبوو بەیانێت هارە ڕۆیەوە ئیتر چی بیکا بە تووشی ینی کاریگەری کامیان زیاتر لەسەر پەروەردەی مناڵ باوک دایک
دایک هەر دایکە چکە باوک زۆر ئاگای لە مناڵ نیە باواقع بڵێم ئێستا ناڵێم ئێستا باوک و دایک هەردووکیان بەشدارن بەڵام ئەو سادایکەکە لە ماڵ بوو ئاگای لە مناڵ بوو چێشونانی بۆ کرد هەموو شتێکی بۆ کرد باوکی ئێوارە ئێوارە بەیانە ڕۆ ئێوارە هاتەوە ساوپاداشتی شەبوو بۆ مناڵ واللهی ئەوسا خەڵقەکە مناڵ خۆشەویست بوو ناڵێم خۆشەویست نەبوو بەڵام مناڵ هەچوونە دەرەوەی هەبوو ئەچوونە دەرەوەی یاریانە کرد هەلوچیانیانە کرد ماقۆیانە کرد بە کچان مرمورێنیانە کرد کوڕان قەڵاقەڵایانە کرد ئێستا مناڵ مەحرومە لە یاری بەس ئەم ئایپاتێنە دەستی هەر لە دایگە بێ ئەیەنە دەستی سەریان یە شێوانەوە واللهی ئەوە زۆر خراپە با یاریەکانیشی بکە ئەوەمانە دەست مناڵ با بگری قەیچێکە با بگری ئەوە پێویست ناکات تۆیتە دەست مناڵەکە و زەرەری لێی لەبەروی ئاشبی ژیر بێتەوە هەچی شتێکیش بیاوێ لە دنیا بۆی ئەکڕێ هیچی نازان کە یە چێژ لە هیچی نبینێ ڕاستە یعنی ئەو کاتە با بڵێن ئێستا تەربێتی ئەو ساز زۆر باش ئێستا بە دایک و باو خواردنەکەن بەدەمی مناڵەوە و هەر بە زۆر خواردنیێنێ و ئەو کاتە ئەوە نەبوو بتواردایە لەسەر سفرەدا بنیشتیانەبووە هەموو دانیشە بیخوا ئەو تر ئاوی گەرم بووە بووە تێکرا بخودای هەڵە گیرە کەس بۆی نەبوو جارێکە نامخوا بەڵام ئێستا مناڵەکەی توانێ بۆنی ماڵەکە کا چێشی بۆ بەچێ بۆ نێم چێشە ناخۆشە وی حەزم لێنە وی وەڵی دلیڤری بۆ بانگ نەکەی نان ناخۆ دەبانەی خوا قیرت سەبابم بەخۆ نامرێ لە بەر سەبا و ڕۆژە نان نەخوا ئەوە لەگەڵ ئەوانیم لیانەکەشتە خوار زۆر جار وەڵی جارا لیان هەبوو وەڵی من لیانم لە ژیانە دوو جار لیانم خواردو بڵێم جارێ باوکم لە یاو ئەیش لە زۆری خۆشتم مەرکانەیەکی گەورەی کڕی بوو بۆ ئاو هانی و منشتم گەنج بووم تازە پێگەیشت بوو توانا قورس بوو ئاوم تێکرد و قڵە بۆشکە گوناه بۆ بە سەر شانانی بۆ هیلاک بوو زلەیەکی لام هەتای یەک دانە ساڵ ڕۆژی 10 جار ماچێکم بە زۆر ئەیگوجێ ئەو زلێ بوو شاناوێت دڵم شکاوە مامۆسایەکیش دەفتەرم بیرشوو بوو یەک ڕاستەیاوە لە دەستم ئەو هەلە بیرمە بەڵام قەی ناکە دەی تۆ دڵ گەورە دڵم گەورەیە من تەجروبەم لە دنیا وەرگرتووە بەڵام مناڵیشم بە خێوکلو نازی شماوتێ بەڵام ناز بەونەوە ئەناکە شکر هەمویان زۆر ڕێک و پێکن لەخوا بەزیاو بێ و لە دڵی لاهینی من ناتنە دەرەوە لە قسەی من پێشیان نەڵێم خۆتانی لاگ مەکەن دنیاوە ناهێنێ ئەوەی هەتانە بیخۆن دنیا بەچی کورتە زۆر خۆتان هیلامەکەن بە دنیا خۆتان هیلاک مەکە و ماندوو مەکەن ئەو کاتە ڕێزی پیر و بەتەمەن و ئەوانە چۆنە ژیراوە ڕازگۆیی و قسەی پڕمانە ئەوانە لە ناو سلێمانی کۆندا چەند ینی خەڵک زۆر ڕازگۆ بوو خەڵک وعدی ڕاز بوو خەڵک کە قسەیەکی کردی هان ئەی بردە سەر بەڕاستی چونکە ڕازگۆیی زۆر مهمە دەستپاک بوو کاکە قسە دەستپاک بوو کاکە من ئامانەتما دەست و بۆت هەڵەگرتم ئەدایەوە دەستم ئێستا تۆ ناتوانانی ئامانەتی بیتە دەست من بیتە دەزێشێکی کە یعنی خەڵک ڕازگۆ دەست پاک داوێن پاک هەموو شتێکی تیا مەوجود بوو بەڕاستی ئێستاش هەیە بەڵام بەو حەدە نییە قسەهێنان و بردن و قسەهێنان و بردن هەشێکی ناشرینە هەبووە لە زمانی کۆنیشە هەبووە بەڵام ئێستا زۆرترە هەر بە تەلەفۆن چی بەسەر هاتوو بۆ ڕەفیقەی جێڕە چی ئەو چی کردو بۆیە جێڕێت پێویست ناکە ئەگەر خەڵکی وا بووایە قسەهێنان و بردننی هەبووایە و کاتە وەڵامی خەڵک و کۆمەڵانی خەڵکوانە چی بوو ئەوسا لە قسەهێنەر و بێنەر و قسە و دروستکردن شەڕ واقع بێ مشکلە دروستە بێ بەڕاستی ئەوسا خەڵک زۆر ئەو شانەی زۆر کەم و ئەگەر ویش بووە لە عیلەیەکە لە یەکێکە ئەنگو وازی لێبێنەوە خۆی وایە تیوخنین مەکەون گۆر لە قسەکانی مەگنە هیچی ڕاز نییە یتر وەکو ئیهانەیانە کرد بەڵێ ینی ئێستا ئەمە زۆر بووە بەڕای تۆ ئێستا زۆر بووە لەبەرەوەی بۆچی زۆر بۆ قەناعەتی خەڵک نەماوە خەڵک چاولێکەرەکەی زۆر بووە ئەچێ بۆ حەفلەیەک باوا بڵێن جلی لەبەرایەتەوە ئەبێ بیان و ئەگری بە باوکی دایکی یا بە خێزمێردەکە یا بە هاوسەرەکە ئەو جلەی ئەو واوە بیلەوەم بۆ بکەی بۆ ئەو جلەی تۆ شەخسێتی خەڵک بە جلەوە نییە
شخصيتي خەڵ بەخۆیەوەیەتی قەیچێکە ئەو جلێکە باتۆ جلەکەی نەوعێکیکە لەبەرە ئەمانە وای لێ کردووە بەغالەتەکە و حەسادەتەکە قسە بۆ یەک دروستکردن ئەمانە زۆر هەیە سەبەڕاستی من گروپێکم هەیە یەک عادەتم هەیە بە گروپەکە ماڵێم تااقەتی قسە قسەڵۆکمێ یەک کە دەگەڵێکی کە عاجز بێ لەسەر چیە ئەچمە بن و بنچیوانەیە هەتا ڕاستێکەمەوە لەبەرەوە من نامەوێت ئەچم بۆ گەشت و سەیران نامێ بۆ شەڕ و ئاژاوە یا باسی سیاست مەحاڵە لای من بە هیچ نەوەیە من سیاست بەدار نیم من ئەدامێکی کورتپەروەرم پێویستم بەوە نییە سیاست تۆ بۆ ماڵی خۆت لەگەڵ جەماعەتی خۆت لەگەڵ ئەو کەسێکە لەگەڵ یاکەی بڕۆ دیانەتیش نایڵم ئەو کراسەکەی ئەوە چی بوو کراسی وا بوو ئەوە بوو میکیادی ئەمانە قوبوو قابلی قوبوونی لای من هیچ کەسێ نابێت نەقد لە هیچ کەسێ بگرێ هیچ کەسێ پێویست ناکە ئێمە بۆ خۆشیە گەچین خۆشی ببەخشینەوە یەکتری ببینین پێگەی کۆماڵایەتیمان بەهێز بێ بە خۆشی و ناخۆشیەکەوە بین پێویست ناکاتەوە دانی هاتوێتی بۆ نەقدوانە من چەنەها خەڵقم ئیزن ناوە لەسەر ئەو شتە بەڵێ پورە عەتاو ئافرەتی جاران گیادارە خۆش بێ بنمونە زیاتر لە ماڵەوە بوو ئێستا ئافرەتی ئێستا هەمووی لە دەرەوێ وەکو پیا و ئیشەکات و واقع وایە واقع ئافرەتی ئەوسا من خۆمێکێک لەوانە بووم ژنی ماڵەوە نەبووم مامۆستا بووم باوەڕەکەی دوو دەوامیشیان پێ کردوم باوەڕەکەی نانوچێکی خۆشم کردووە هەموو شتێکیشم 5 کوڕیش و خێزانیش و دایمەش ئێستا ڕەمی ڕەفیقەکانی کوڕەکەم گویان لێبێ دایمە تەلەبەی مەعهەد هەردوو کوڕەکە مەعهەدیان تەواو کرد لە ماڵی من بوون خوا چیاوێ لەگەڵمان خواردویانە ماڵم پڕ بەوتانە ماڵی ئوتێل 4 نەجمەیە نیان وێرە بچۆ ماڵی باوکیان ڕێک لە ماڵی منانەوە من خۆ گەنج بووم یعنی وەکو ئێستا پیر نەبووم باوکی مناڵەکان دەکەم دەسودڵی باش بوو یعنی سەغی بوو دڵپیسیش نەبوو نێگو ئەم هەموو کوڕە گەنجە قاتی سەرەوە مەم بڕوان سەرەوە بۆ خۆتانە خەون چێکن برسیمانە خسەرتان لە قۆرنە بەم شەوە چی برسیدانەوە کو بەم بۆ سوورەکەنە بەم شەوە ناو ساجی هەبوو ئەیتەشم لە ناو هەموو وەرن ئەوە تا سوورەکەم لە کوڕە گەورەکەم وەرن ئەوە تا هەمووتان بۆ سوورەکەمەوە بڕۆن بیخۆن لەسەرەوە یعنی ئەوە ئێستا گویا لێڵێ ئەوەی دشتی دەستی تۆمان خۆی ڕۆشتی گەزمان دەخوا کورەڵم وانە خۆزگە هەتا حەزم کردووە پیان خۆش بۆ بێنە ماڵی من لەبەرۆ ئێستش ئەم بینن ماچمەکەن سرم ماجەکەن ئەنی ڕێزم لێ ئەگرن خەڵق ئەوسا وا بوو خەڵقی خۆشەویست ڕەفیق و برادەری کوڕەکانم خۆشەویستێنی کەسوکارم خۆشەویست ئەو ساژنی ماڵەوە بوون هەموو شتێکیان توانێ و مەجای هەموو شتێکیانە بۆ چێش لێ بنێن هەموو یشێکی ماڵیان کردو ئەخت بەڕاستی هیلاک بوون ساوریان کوڵانەوە دۆشاوی تەماتەیان کردووە گەرمیان شۆتەوە سەمەنیان کردووە دەکاتی خۆی حازر بێوانە کات بۆ بەیانی زووە بۆیانان حازر بێت کەمە گاوگۆتاڵ و چوان و ئەمانەما بووە بەیانی زوونان بە شوان وانە برایە و بامێڕنەوەوانە کە خواردنی بەیانی وە ڕۆشت لە کاتی خۆ ئێواژ لەکات بەڵام ئێمە نیوەڕوان بامێڕنەوەوانە نەهاتنەوە نان و دۆ بوو شتی کەس ئەگەر بوو نانێ لەوێ یان خوارد و هاتنەوە بۆ ئێوارە ئەبوو هەموو بە یەکەوە نانیان خواردای حازر کرایە بەڵام ئێستا ئافرەت ێستا ڕاستە مەشغوڵە هیلاکە منیش لەگەڵیان بەڵام خۆ ئەتوانێت احتیاتی خۆی بکە چەند سەعاتیشەکە 2 سەعاتیش باوەڕێکی بە ساعتێ چێژ دێنرێ بە 1 ساعت چێ دێنرێ تاقیم بکەنەوە شتم بەنێ بزانە بە ساعتێ من چێشتان بۆ لێنانم ساعتێ تەرخان بکە کە هاتی توانێ لە ئیشەکە و لە دەوام و لە دایرە لە هەموو شتێ ساعتێ دانێ بۆ ئیش دروستکردنی چێش قەی ناخۆ ناڵێم هەموو کاتێ لەوانەیە بەعزە کاتێ بۆ نەکرێ هەموو کاتێ نابێ ئەم دلیڤەری و خواردن بانکردنە هەم مەسرفێکی زیایە هەم خواردناش ناڵێم خراپە ناڵێم پیسە ناڵێم ناچکە ڕزقی خەڵقی لەسەرە ناکرێتەوە هەموو جاری ئەو پارە زۆرە خەرجکەی لە ماڵەوە شتەکان لێبی کەمتری تێچێت سادەترە خۆشترە بەتالوانێ خۆشەویستی خۆتی تایە تۆ کە خواردنی دوێنێ بە خۆشەویستیەوە لێنێ ئەو خواردنە بۆ مناڵەکان لەگەڵ خۆشەویستیەکە خواردنەکە خوازانی چەند خۆشە بەڵام بەکەیهێنی لە دەرە تۆزێکی لەغوا لای بە حەزم تەواو خۆش نییە بەڕاستی ئازادە نەچ کەس ئەتوانێت چێژ لێنێ ئەتوانێت چێژبانکە ئەتوانێت خز یەکێ بانکات
ماڵی بۆ پاکە تۆ شەر نییە تۆ ماڵ پاکەیت من ناتوانم ماڵی خۆم پاکەمەوە واقع ناتوانم قەیچێکە هەم یەکی ئیستیفادەژەکە یە ماڵەکەم بۆ پاکاتەوە لە هەفتەی ڕۆژێکە تۆشە تو هەفتەی ڕۆژێ بەڵام جارجارێ چێشێکی خۆش ئەزانی چەند خۆشە لە جومعان و ڕۆژانی عوتڵا کە ئایلەکە کۆ بێتەوە لەسەر سفرە نانەخۆن چەند خۆشە ئەوە پێگەی کۆمەڵایەتە بەهێزەکە یا مەسەل من کوڕەکانم هەموو بانکەم ئەو ڕۆژە بێ لە ماڵی من نان خۆم چەند خۆشە یا یەکێکی کە هەموو خێزانەکە بانکە لە ڕۆی هەفتەی ڕۆژێ چەند خۆشە کۆیەکاتەوە هەم لە حالیەکە زانن لە مشکلەیەکە زانن باس و خواسی خۆیانەکەن ئەوە پێگەی کۆمەڵایەتی بەهێزەکە نە هەریەکە لە سوچەکە نانێ بخوات و ئەو کاتە پورە ئاتاویانی تەلاقدان کەم بوو یعنی ئافرەتێک زۆر بەکەمی تەلاقەدرا هەر عیبەش بوو بەڵام ئێستا هەفتەیەکە ماری کردووە و گاسوێتیەوە هەفتەی ئەملاترەوە تەلاقەدرێ یعنی ڕۆژانە گوێمان لە ئاماری زۆری تەلاقە بێ و لەسەر شتی سادەش بنمونە من گوێبیستی بووم لەسەروی مەسەن قەنەفەی بۆ نەکڕیوە هەفتەکە داوای تەلاقی کردووە یان جیابەتەوە قوربانم ناڵم قەنەعەت نەماوە کە جارێ حەزەکەن شوو بکەن واقعەوە شتێکی سروشتیەوە طبیعەت خواوای دروستکۆ کوڕە هەوێژن بێت و کتیژەوێ هاوسەرگیری بکە بەڵام کە ئەیکات ئەو ئەیانگوو شوکردن کراسوکەوانی هەتایە ئەبێ لەگەڵ دای ئەوە نیە کراسوکەوا بێ و دایکەنی فڕێی شیوانێ هەتا ئەمرێ بێ لەگەڵ یابی خەڵق ئەوەی وەرەگرت یعنی لێبورزە هەبوو ئەگەر پیاوەکە شێکشی بدا تۆ لێبورزە بووی یا هەڵەیەکی بکردایە تۆ قەنەعەتە کرد ئەو هەڵەیە ئەفووی بکە یا تۆ هەڵەیەکە کردا لێت ئەفوویە کردی ئێستا نەعەفوو ماوە نە لێبوردەی ماوە شووەکە حەزەکات ئەوەی مەبەسێتی شووی پێەکە حەفلە و تلیلی و زەهرا و جل و ئەمانە پاش فترەیە وڵا ئەوەم بەعمل ئەبێ بۆم گۆڕی وڵا ئەوەم ناوێ وڵا ئێ باشە دایجێن من ئەوەم هەبوو کە شوو پێگرم بۆ بواکەی ئەمە وایە لەکە بینیان بێ مەشاکل بکەوێتە بینیانەوە جاکە مەشاکلەکە دەنگ بەرز بوونەوە ئەو بەو بڵێ و ئەو بڵێ شتێکی جوان نییە بەڕاستیەوە زۆر عیبە لەگەڵەوەش خەڵقیش تەداخولەکات ئەوە تەداخولەی خەڵقیش ئەوەنەی کە ئیشەکە گرانەکە تۆ لەوانەی لەگەڵ هاوسەرەکە تا ئازیەکە ببێ قەیچێکە شێوەیان ئێوارە شتێکی بۆ بێنە هەدیەکی گوڵێکی بۆ بەرە هەر بڵێ گوڵی گیان ئەوە چۆنی باشی دڵی خۆشکە بە کەلیمەیە بە ئەو کەسە لێبورزە بێ تۆ نەکەچیتەوە لوت لاکەیت و قسەکە جوابی نەیتەوە ئەوانە جوان نییە هەم بۆ ژن هەم بۆ پیاو خۆ ناڵێم هەرژن پیاویش بەڕاستی من با لە دوولایەنەیە باشی و خراپی بە هەردوو لا ئەکرێ ئەو جیابوونەوەش بە هەردوو لا ئەکرێ قەناعەتی هەردوو لا بێت تۆ ئەوە پێکراوە هەرەوە پێکراوە پێویست ناکە بیان و پێبگری قەرز بۆ بکە بەچی بیاتەوە چی بکە دزی بۆ بکە شتی خراپ بوو بۆ بکە چی بکە هەرەوە نەی هەبووە تۆ قەناعەتە بوو بۆ ئێستا قەناعەتە نەماوە ئەم چاولێکەریە و ئەمە وای لە خەڵک کردووە کە قەناعەت نەماوە بە هەموو شتێ داواکات جاران بنمونە خۆش باس کرد ینی ژن و پیاوەکە بە یەکۆ ماڵیان دروستە کرد و بەرەبەرە ماڵیان پێکەوەنەوە بەس ئێستا وەکو تۆ ئاڵە ینی یەکسەر داوای هەموو شتێکە لە بەرەوەی ماڵی جیاوێ ڕەفیقەکەی هەموو شتێکی هەیە قەنەفەیەوێ کورسی و مێزێوێ ماڵ باوەڕ بێ باوەڕ بێ ئەمە جووری میوانمانە بوو یەک حەسیر بوو چوار کورسی نایلۆن بوو ئێسش حەزم لەو کورسی و نایلۆن و حەسیرێکە لە میوانەکەمان دایخم چونکە قەناعەتم بەو شتە هەبووە ێ بەخوا مامۆستاش بووم کچە دەوڵەمەنیش بووم بڵێم فەقیر بوو بێتم ماڵی باوکم هاتوو وتوە من قەناعەتی خۆمە لەبەر ئەوەی ئێوە دڵە بە ژیانەکەی خۆت خۆش بوو من دڵم بە ژیانم خۆش بووە ڕەنبێ کوڕەکان و نا بەعومرم شەڕێکم لەگەڵ باوکی و مناڵانە نەکردووە دەنگم بەرز نەکرد ڕڵێندایە تۆ چی بووە من تااقەتم نەبوو لەوانەیە و تووڕەش بوو بێ قسەشتیش لە مناڵ تووڕە قەل لە من تووڕە من قەناعەتم بەوتمە قەیچێکە مناڵی خۆیتی بالیان تووڕە بێ کوڕ نەگەلیان تووڕە نەبێ ئەمان خۆن بەڕاستی واقع کوڕ تۆزێ حەروکە بەڵام قەناعەتم هەبووە قەت حەزم نەکرد دڵی بێشن بەس بەداخەوە عمرەکە کەم بوو زوو بەجێ مناڵەکان من و ئێوە خۆش بن ئەوەش دروشی ژیانە دەسەڵاتی کەسی دیانی خۆ سەلامت بێ زۆر هیلاکمان کردی نانە بە قوربان فەرموو من چی بتوانم بڵێ سەلامت لە کۆتاییە پێم بڵێ چ شتێکی ئێستا زۆر ئازارتەیە چ شتێک حەستە کرد لە کۆنا کە هەبووە ئێستا بمێنێ و چ شتێک لە ژیانە
گۆڕاوە کە جاران هەبوو ژیانی جوانتر کردبوو بەڵام ئێستا نەماوە؟ والله من حەزەکەم تەبایی هەبێ، خۆشەویستی، تەبایی، ڕازگۆیی، دەستپاکی، ئەمە شتێکی زۆر زەرورە لە هەموو خێزان و عایلەیەکە هەبێ، ئەوە هەر بمێنێت چکە لێبورزەیی ئەگەر ئەمانە هەبێت ژیان زۆر خۆشە. ئەو شانەی کە ئەتەوێت ژیانی خۆتی پێ ناخۆشکەی لەو شانە دوورکەوەرەوە لە چاولێکەری و لە لاساییکردنەوەی خەڵک خۆت بەوانە بە دوور بگرە، خۆشەویستی ببەخشەرەوە، چکە هەر کەسێ خۆی خۆشویست خەڵکیشی خۆشەیە، ڕێزی خەڵقی لابێ، ڕێزە ماڵە خەزورانی لابێ، ڕێزە ماڵە باوانی لابێ، هەردوو لە ڕێزی یەک بگرن، چکە ئەوە خۆشەویستیەک لە بەینتانە دروزە بێ هەتا هەتایە ئەمێنێتەوە. بەڵێ ئەی یادەوەری چ گەڕێکێکی سلێمانی زۆر لاشرینە؟ وڵای یادەوەری من شاری من چوارباخ لەبەرەوەی لە چوارباخە لەدایک بووم هەتا هاوسەرگیریم هە لە چوارباخە بووم. یادەوەریەکانی چوارباخم زۆر لە پیرۆزە و چکە من خانەوادەکەشم فەلا بوون حەزم لەو جە و هینە بووە، چکە لەویا دروست بووم لام خۆش بووە. ئەی بازاڕی گەورەی سلێمانی چ شوێنێکی زۆر تایبەت بوو پیا و ژن ئیشی تیا کرد؟ بازاری یعنی وەکو بازار ئەوسا بازار کەم بوو وەکو ئێستا نەبوو. بازارێکی گەورەی کە هەبوو بێت شوێنەکەی کوێ بوو؟ هەر بازاری باوەڕەکەی ئەوسا هەتا عارفلچیان پێوتە حاجە عارفی بڕنوتێ تا ئەوێ من کەبیرم بێت تا ئەوێ بازار هەبوو. بەڵام دوای ئەوە هەر شەربەت فرۆشەکانی بەربەلەدێکە کوتکە دراوسەیەکمان حاجی غەفوری شەربەتی ئەمە خزمایەتی بگە لەوێ شەربەت و سەهۆڵ یانە فرۆش کاسوم لێمەکڕین لە سەهۆڵ مەهانی ئەوە زۆر بەلامەوە خۆش بوو. بازاری قەیسەری نەقی بوو ئەوانە نەبوو، کوتاڵیش وانە بوو، خەڵک هەر بە کۆڵیان جێڕا. ئەو بازارەی ئێستا هەیە بەڕاستی دنیا بۆ بە بازار و لەگەڕەکانە هەمووی بازارە شێکی جوانە، خەڵقی نزیک کردوێتەوە لە پچێ شت کڕێ دوور ناکەوێتەوە بۆ شت کڕین، شێکی جوانە. بەڵام هیوادارم سوود لەو شتانە ببین کەیکڕن هەر نەیکردن و فڕێن ژنی وایە دەدە زلیە بی زلی هەیە یەک کراتە بەر ناکە بە پانتۆڵێکی تەسکەوە ئەڕاتە دەرەوە حیف و خەسارێ. ئەو جلانە مەکەن، دەبەریکەن جوانترە بن و ڕازاوەترە بن، شەنیجلی ئەڵاوەڵا بێ چەفتێ بە بە کۆڵتا و دەستێ جێی کوری لەبەرکەوەرە دەرەوە کەس گاڵتە ناکتکە و مڵکی خۆتە. ڕاستە. چ نەسیحەتێکت هەیە بۆ گەنج و ئافرەت و پیا و هاوسەری ئێستا؟ وڵی هیوادارم هەموو گەنجان کە هاوسەرگیریەکەن هاوسەرگیریەکەن بە خۆشەویستی لە دڵەوە بیکەن، نە هەر سەرزاری بێ و بۆ مەبەستێک بێ. لەبەرەوە هاوسەرگیری خۆشەویستی قەت کۆتایی نایە، هەتا لە قەبرەکەش باوەڕەکەی هەر کۆتایی نایەت. ئەوە بەو نەوعە بێ بۆ ئەوەی خۆشەویستەکەتان هەر بمێنێتەوە مناڵیشتان سەرگەردان نەبێ و ئیسیفادەی لێ بکات، چکە تۆ هاوسەرگیری بە خۆشەویستی بیکەیت و ڕێزی پیاوگرت و پیا و ڕێزی ژنێگر ئەو مناڵش هەروە ئەمێنێتەوە خۆشەویستی بۆ ئەویشە بەخشیتەوە. هیوادارم ئەوە نەبێتەوە هەر بۆ مەبەستێک هاوسەرگیری بکەیت بۆ خۆشەویستی بیکە. دەستەکان خۆش بێخۆ. زۆر سپاس پورە عتاویان دەستماچەکەم ئازیەتمانای بەڕاستی ناسپاس هیوادارم شتەکانتان بەدڵ بوو بێ و دەستەکان خۆش ئازیەتمان نای قوربان عەزیەت نییە بەساخ و من ئابادەم بۆ هەست کەسێ باگ بکە من مڵکیەوەم یاخوا سەلامەت داکیەوەم نەنشیەوەم دەسەماچەکەم قوربان سەلامەت سپاسانەکەم. زۆر سپاس بۆ تۆ و سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئێستا بینەرمان بوون. باسی بەڕێزەکەم بەخواتان ئەسپێرین خواتان لەگەڵ.